بەڕاستی هاژە ئەمەی کە دکتۆر هەڵوێست لەسەری گفتوگۆی کرد و کۆمەڵە زانیاریدا ئێستا من سەیرەکەم مێکاپکردن بارگرانیە ئەرکە هیلاکبوونە ماندووبوونە وانە سۆغان سەبت هەرواشە من حەزەکەم نێک بڵێ ئەم شایەتێ من و تۆ ئەیدەین باوەڕکەن هەر خانمێکی ترەسە گوێی لە ئێمە بێت ڕەنگە بڵێ ڕاستەکە بەیانیان ئەو کاتەی بە مێکاپکردن بەسەری ئەبین ئەم هەموو فاونندیشنی لێ پرایمەری لێ دەدوایە پێشەوە درژە خۆری لێدە فلانکە ئەمە هەمووی کاتە ئەڕوات و ئێمە ئەوە باش بزانین بوونەوەرێکین کە خوددا دروستی کردوین ئاساییە پێستمان کونی لی تیا بێت ئاساییە هەندێکجار پێستمان هیلاک بێت ئاساییە هەندێکجار تۆ دەموچاوت خەواڵوە بەڵام لە ڕوخساری ئێستا ئەوانە قوبول ناکرێت هەموو خەڵک وای لاتو بە ڕوخساری خۆی ڕازینە بە مێکاپەکەش ڕازینە هاژە فلتەرێکیش داانێ ئێستا با ئەمە لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ میوانێکی تایبەت کە ئەو شارەزاترە ئەویش خات و ساماڵ علی فاقێ مرادە و شارەزای مەیکەپە لە ستۆدیۆ میوانی ئەمەیە خاتون بەخێراتی بەیانیت باش بەیانیان ئێمە زۆر ماندووە بین بە مەیکاپکردن ئێستا بینەران ئەڵە نەیبوویکەن ڕاستەکەن بەڵامی تر پێویستاک ئیشەکە وایە پێویستی بەوەیە کە ئێمە ژەمانێن ڕوخسارێکی جوان پیشانی بینەر بین ئەم بەیانێت توش ماندوو بووی بە مەیکاپەوە چەندێکە پێچووتۆ من وەختێک چارێکێک چارێکی باشە بەس ئێمە زیاترڕاتونیانیم بەردەوام بەیانیان کە دەستمە ئیشم دەبی مێکئەبی بکەم بەڵام سادەیەوە نییە بۆیە زۆر سادەیە و زۆر جار بۆنەکەم هەیە چارەکەم و هەر چارێکێک پێدەچیت چونکە دەستم بێ ڕاهاتیە شتەکان ینی داشخات ساڵ ئەم ساڵ چی زۆر باوە چ جۆرە مێکاپێک زۆر باوە ئیتر گەرماکەشی ئەم دووسێ ڕۆژە زۆر زۆر گەرمە ئەوە بۆ هەر مێکاپ نەکەیت و بچیتە دەرەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک شوێن تۆ ناچاری چاوپێکەوتنێکت هەیە پرۆگرامێکت هەیە بابەتێکت ئاهەنگێکت هەیە تۆ بێ مێکاپکەی جۆرە مێکاپێک باوە بەخۆی مێکەپەکان جیاوازی هەیە ینی لە بۆنەکان با بڵێن بۆ نمونە ڕۆژی هاوسەرگیری دەبێت زۆر جیاوازبی لەگەر ئەوانەی کە مارە بڕینیتیان ئەوانەی کە میوانداریەکی دەکەن ئەوانەی کە کارمەندن ئەوانە دەبی هەموو جیاوازیان هەبی عادەتەن کە هاوینان زۆر گەرمە دەبی ینی ئەتوو شتێک بەکاربینی کە ئەو مێکەبە بمینێ هەیە کارمەندە لە بەیانیەوە دەچی هەتاست نیوەڕۆ ئەوە زۆر کاریگەری لەسەر مێکەبەکەی هەیە ینی گرنگترین شت ئەوەیە لە ئافرەتان یەکەم شت پارێزگاری پێستیان بکەن زۆر گرنگە یعنی ئەوە کە هەیە کێشەی لە پێستی هەیە کە فۆندیشنی لێ دەدا زۆر ئەبێتە طبقات فەوجا هاوینان ئەتوو دەبی یەک طبقەی لێدەی جیاوازی هەبی لەگەر زستانێ یعنی گرنگە زۆر ینی ئەگەر پرایمەر بەکاربینی پرایمەر و مثبتی مکیات دژە خۆریش ئەوانە زۆر گرنگە لۆ ئافرەتی و فۆندیشنەکان بڵێوانە بنەماکانێتی ئەکید ئەساسەکان ئەکید دەبی ئەو هاویتن فەوجا دەبی جیاوازی هەبی ڕۆژی هاوسەرگیری و عادەتەن هاوینان دەبی پیازەکی هادئبی نەوەکو زەقبی و دوو طبقە سێ طبقە لەسەر یەک دەبی لەگەر پێستت ئەتوو بزانی کە پێستی تو چەند طبقەی لەسەر بدەی لە مێکەبەکەی و مارکەکانیش فەرقیان هەیە لەگەر ئەوەی کە نۆرمالە فۆندیشنەکە باشە خات و ساماڵ ئێستا هەندێک خانمە بینین کە ئۆڤەر مەیکاپەکە ینی زۆر زیاد لە پێویستی ڕوخساری خۆی مەیکاپەکە هەرچەنە تۆ پێت وایە کە ینی بەبێ مەیکاپ یان مەیکاپ هەبێت چونکە کەشخەی جوانی پاکی خانمێک دەرەخات یان کە باسی وت کرد ڕۆژی هاوسەرگیری جیاواز بێ بەڵام من جیاوازی نبینم لە زۆر خانمان لە ڕۆژی هاوسەرگیرەکەی لەگەڵ ڕۆژێکا کاچێتە دانیشتنێک کاچێتە بازاڕیش هەتا ئەمە کێشەی زۆرمان هەیە لەسەر ئەوەی ڕۆژانە کە بووک تا دەکەین ئەوانەی کە لەگەر بووک دێن دەڵێن دەبی نەفسی ئەوم بۆ بکەی مێکئەپ ڕۆی کە بوو کردوێتی بەڵێ خوشکی زۆر ینی ئەو کێشانە زۆر زەحمەتە ینی لە کنەما بەڵام ئەمە دەبی لەگەر ئەوەی وان بڕۆین مەسەڵەن ئەوەن داواکاری چیان هەیە دەبی ئەوەی جێبەجێ بکەین ئەگەر نا لە کنەمە دەبی جیاواز بی ینی ڕۆژی هاوسەرگیری جیاوازیی زۆر هەبی لەوەی کە لەگەر بووکەکەی دی باش قات ساماڵ شتێکی دیکەش وای نەکردووە کە ئەوەندە ئەو مێکاپکردنەوەی لێ هاتووە ئێستا بووک
وەکو هاژە باسی کرد لەگەڵ ڕۆژێکی ترا جیاوازی نییە من بەبیرم هێت کە تازە دەستمە کرد بە میکاپکردن دایکمەوت نوعێک بیکە کە بووی بە بووک با جیاواز ئەمەە بە تۆخی میکە لەگەڵ هەندێک بکەیتر کە میکا بکات هەرگۆڕاوە هەرۆکو ڕۆژەکانی هەر سپێکەی لەبەرا هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووە ئەمە هۆکارەکەی بۆ گرێتەوە کە ئێمە ڕۆژانە بە بەردەوام میکاپێکی زۆر قورس و ئەوەی کە بۆ بووکێکی شەکری ئێمە ئەیکڵێ ئێستا وەکو جاران نییە ئێستا ینی کە دەچە دائیرەك دەچە میوانداری ماڵی دایکت دەبی میکا بکەیت یعنی زۆر شتەکان گۆڕایە وەکو جاران نیە جاران ئەگەر نەشت کردبایە ئەتیادی بوو دەبواە لە ڕۆژی هاوسەرگیری ئەتو جیاوازیت هەبی بەڵام ئێستا ئەمن بەخۆم هیچ جیاوازیی نابینم ینی زۆر جار هەیە بووک دێ میکەبی کردێ لە ماڵێ ئەمە هەمووی لێ دەکەینەوە دووبارە شتێکی نوێی لۆ دەکەین ینی زۆر هیچ جیاوازیەکی نییە ئێستا زۆر تطورات پەیدا بووە ینی خەڵک بەدەوام میکەب دەکا باشە ئێستا کەواتە بێ میکاپکردن لە چ شوێنێک هەبێ لە کوێنە بێت ینی ئایا ئەو زەروریەتەیە هێنێکە بەردەوام ئەم مکیاجە تۆ خۆ زۆر قورسە و پێوە بێت یاخود نەک هەر هیچیش نەکرێت بەخۆی ئێستا ئەمن کە هاتمە ئێرانە فەرقی هەیە کە لە ڕۆژانە ئەمن دەچمە ئیشم مەکەبەکەم فەرقی هەیە لەگەر ئەوڕۆ سەلام ئەمن شتێکی دی جیاوازم کرد لەگەر ئەوەی کە ڕۆژانە دەستمە جێیەکی در مەسەلاً دێ تو میوانداری جایز نییە ئەو مکیاجە تۆخت لێدایە یعنی خۆت لێ ڕابینە تا پێستەکەشت زۆر ئەزیەتی پێنەکەوی دەتوانین ئێستا ینی مکیاجێکی زۆر خەفیف بکەیت کە دیار نەبیت باشە مکیاجێکی زۆر کاڵ لە چی پێک هاتووە بەڵێ ئەبێ من هەموو جار ئەوەم کردو بە قایداڵم نابێ پەنجەکانی یەک دەست هەمووی تێپەڕێنی لە بەکارهێنان بۆ نمونە دژە خۆرێکە قەڵم لێوێکە ماسکارایەکە تەواو نابێت هەر پێنج پەنجەکەت ژمار دەبێت وایە بەڵێ ئەو هەیە باش چی بەکار بهێنی بخۆی ئەگەر بتەوێت زۆر کاڵبی عادەتەن یعنی دژە خۆر فۆندیشنێکی یەک طبقەی خەفیف یان ئەوە تا دەبی چاوەکەت کەمەک تۆخبی یان لێوەکەت دەبی جیاوازبی کە چاوەکەت تۆخ کرد دەبی لێوەکەت کاڵ بکەیت کە لێوەکەت تۆخ کرد چاوەکەت دەبی کاڵبی ئەو سەرڕومەتیشت نابی زۆر خدودی لێ بدەی و تۆخکەی یان چاوە ڕشکی عادەتەن هاوینان ڕشکردن لە لای منیە خات و ساماڵگلەیەکیش لە ئێوەی خانمانی ئارێژگاکان هەیە بووکتان بۆ هێنن شتێکی ترە ئەیبەنەوە شتێکی ترە زاواڵە لەوە ناچێت کە دامەتە دەستیان نە باوەڕ بکە ینی زاوا هاتیە زۆر جار بووچی خۆی نەناسیتەوە وانە باوەڕکە ئەمە وا لە کوڕان ناکایتر متمانە نەکەن خواردن پێشتر بینیوێتی بەڵام لەگەڵ ئەوەشە پێت وایە باشە ئەمەی کە من لە خۆم نەچم بەخۆی ئەو هەیە ینی ئەگەر ئەتو ڕۆژی هاوسەرگیری گۆڕانکاریت نەبی لەبەر چ دەچێ ساڵۆنی ینی لۆ دەچی خۆت چادەکەی ئەوە جوابێک بۆ ئێوەی کوڕان لۆ دەچی خۆت چادەکەی طبعاً ئێستا برای زاواش هەڵبەتا دەستە حەلاقی عینەن مێکەپ دەکا پیاو خۆی ینی چادەکە ئەویش هەروها ئێستا وەلی وچی ئافرەتان لێ هاتینە جیاوازێکی ئەوەندەمان نییە ئێستا لەگەر پیاوەکانیش مێکەپ دەکەن ڕۆژی هاوسەرگیری ڕاست ئەوانی ژێستا زۆر شتیان هەیە بەجارە دەریانە سۆب لە بروی ئێمە ڕەنگی زۆرە بۆیە پێمانەوە دیارەگین ئەوان زۆرەکەن باشە خات و ساماڵ ئەو میکاپەی کە پێویستەکە بدرێت لە دەمو چامان لە هاوینانە تا چەند گرنگە کوالیتیەکەی باش ئایا کوالیتیشی باش بێ هەر بۆ وەرزەکە خراپەیاننا بخۆی عادەتەن بەعام یعنی مەکەپکردن بە هاوینان زۆر باش نییە چونکە کە ئارەقەی دەکەی تەسیری لەسەر پێستیشت دەکا با بڵێن ئەو مادانەی کە لە دموچاومان دەدەین بە خۆتان دەزانن هەمووی دژی دموچاویمەیە بەڵام ئەمەی ئافرەت یعنی دەبی هەر لێ بدەین گرنگە زۆر کە گەڕایەوە ماڵێ دەبی ئەو مێکەبەی کە لێتدا لێکەوە بە هیچ شێوەیەکی نووسن نابێ بە مێکەبەوە زۆر تەسیراتی لەسەر کونیلەکانی پشتی دموچاومان هەیە یعنی نابی مەسەلەن ئەتو کە نوستی مێکەب لە دموچاوت بدەیت ڕاستە هەندێک کەسیشێ هەر بە مێکاپەوە ئەخەوێ مێکاپەکەی هەر ئەهێڵێت من ئەوەم بیستووە کەڵێت هەر لی ناکەم و مێکاپەکەم بۆ لێم نەکرد ئەو هەست پێ ناکە هەست پێ ناکە بە ئەوەی وەخت دیار دەبی کە زۆر تەسیری لە دموچاویە
با بڵێن ئەمن دەمێکە ینی مێکاب دەکەم بەڵام بەبێ بە مێکاب نانۆ بەکارهێنانی دژەخۆر تا چەنە گرنگە چونکە ئەوترێت تۆ مێکاب بکەیت تۆ مێکاب نەکەی تۆ بچیتە دەرەوە لە ماڵ نەچیتەوە دەرەوە لە ماڵ هەر ئەبێت خۆر لێت بدات و لێت نەدات هەر ئەبێت تۆ دژەخۆر بەکاربێت بۆ بیسی مێکابەکان هەمیشە دژەخۆرە بەڵێ ینی زۆر کەس دەڵێ ینی ئەو مێکابە دژەخۆری تێدایە ناوە نییە وەنیە کە تو بتەنێت تایبەت دژەخۆر لە دمو چاوت بدەیت زۆر جیاوازە یعنی گرنگە دەبی ئەتوو لێ بدەیت ئافرەتانی ئێمە گوێ نادەنێ ینی زۆربەی زۆرەنیان کە دێنەکنەمە پێستیان ڕەشە دەڵێ سپیم بکە یان ئەگەر پێست مشکلە ئەو سپیکردنەی خانمان وەڵی سپی جوان نییە ئەمە یەکشتی دیکە هەیە ڕێک ئەمە هەندێک جارە بێ بە دوو بەشەوە ئەمە ڕەنگێکی ترە ئەمە ڕەنگێکی ترە هەندێک جار ناچارە بی تا ئێرش فاوندێشنی دەبی ئەو ها بکەین ئەمە دەبی لەگەر دڵی مشتریەکەی بڕۆین بەخوا نەقژی خاو جوانە و نە پێستی سپیش جوان پێشتر هەر گۆرانیەک هەبوو هەر بەسەر ئەگریجەی جوان ئەگریجە مەبەستی ڕاستە مەوجێکی تیابێت شەپۆلێکی تیابێت دەموچە هەر پێشتر گۆرانەکان لەسەر لێوی باریک بوو گۆرانی حەسەن زیرەک و ماملیان لەسەر لێوی بە ئێستا نەما باوی لێوی باریک ماوە ئەگەر خۆشەویستێکی بنابێ گۆرانیانی بۆ ترەگەر بینەوە سەر سروشتەکە کەس گرنگی بە سروشتی خۆی با جوانە سروشتی خۆی زۆر جوانە مە زۆر کەسمان هەیە زۆر کارمەندم هەیە کە مێکاب لێ نادا یەک لەوانە کچەکەم تا ئێستا مێکابی لێ نەدایە بە هیچ زۆر خانمان گوێتان لێە خۆی خاوەنی ئارێژگا و مێکاپە بەڵام کچەکەی تا ئێستا مێکاپ هەردووچیان ینی یەکیان کارمەندە کە دەستە ئیشەکەی خۆی مکیاجەکی زۆر خەفیف لێ دەدا و کچەکەم ماریە هەر مێکابی لێ ناداوە بزانام ئەوانەیە کە ئێستا گوێیان لەمەیە و دەبینن دەزانن کە وهایە هیچ لێ نادا لەگەر بۆنەیەک بی ئەویش بە خەفیفی زۆر بە کاڵی لێدا بەڵێ بێگومان هەموو کەس هەموو شت بە سروشتی خۆی جوانە با دەستکاری سروشتی نەکەین هەندێک جاش ئەگەر پێویستی کرد بە شتێکی زۆر ئاسایی و زۆر کەم بۆ ئەوی کە لە ئاستە ئاساییەکەی خۆی و ئاستە سروشتێکی خۆی دەرناچێت خاتو ساماڵ خۆشحاڵ بووین سپاس بۆ ڕێنمایی و زانیاریانت بێمە بەخش سپاس